هدية الفاتحة. ريحان سكارتي ليلى يحيى هاتون برینەکانمان ساڕێژ بکەین. ريحان ئەگەر مرۆڤ هەموو جەستەی برین بێت بە هاتنی برینێکی کە سارێژ نابێت. بەڵام ئێمە خۆشەویست بووین یحیە. ئەوە کاتی خۆی بوو درەنگ کاکە. چۆن واڵێت خۆشەویستی درەنگ و زوو نازانێت. ڕێحانە جۆتی منوش لێر پەیمانماندا بوو لە پاش مردن کەسمان هاوسەرگیری نەکەینەوە. ئەمنیش ئەو خودای لە خۆم تووڕە ناکەم. ئەوە فریشتەک بوو لە بۆ من لە ئاسمانەوە هاتبوو. تکات لێ دەکەم ئەوەی لە نێوانماندا بوو لە بیری بکە. بەڵام یحیە من زۆر چاوەڕێی تۆم کرد. پێیان وتم لە ئیجە خنکاوی. ئەزانیت هاوسەرەکەشم بە ڕووداوی هاتوو چۆم بوو. با لاپەڕێکی تازاڵ بینەوە هەردووکمان بریندارین. ڕێحان تکات لێ دەکەم ڕابردوو لە بیرکە. تەواو تکات لێ دەکەم لێرە بڕۆ. بەڵام یحیە ئێستا هیچ کەسێک ڕێگر نییە لە بەردەم هاوسەرگیریمان. دیسانەوە توانین لاپەڕێکی نوێ هەڵبینەوە. من ناتوانم خۆشەویستیش لێر ناتوانم لە دڵم دەربین. زۆر هەوڵمدا ناتوانم. تکات لێ دەکەم بڕۆ دەبا کەسە چیش نەمان بینی لێرە. بڕۆ. ناتوانم بڕۆ. من چی بکەم؟ تاوانم چییە؟ خۆمە خیانەتم لە تۆ نەکردووە. خەڵک ئەمەی بڵاویان کردەوە وتیان خنکاوە. ڕێحانە من ناتوانم ڕقم لێت بیتەوە. بەڵام ناشتوانم خۆشتم بوین. منوش لێر دەڵێمان بە یەک داوە ناتوانم لە بیری بکەم. تکات لێ دەکەم ئەگەر تۆ ناڕۆی من دەڕۆم. یحیە تۆ چۆن نەتوانی من لە بیر بکەی؟ من تاوانم چییە ئاخر؟ یحیە لەگەڵ تۆمە. یحیە